لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال لوانش سيصة تسال وانا كاين تفسير القرآن في رزبهم وخزمتان ومبس رزامن دي خواهي قول وهوادان أزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء فاتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. بەڵێ خۆشەویستان لەوانەی ڕابردووش هە لە خزمەتەوە ئاتە پیرۆزەدا بووین کە خوای گەورە لە سەرەتادا بە یا ئەیوهە الناس ئەی خەڵچینە خیتاب دەکا ئەی خەڵچینە تەقوای پەروەردگارتان بکەن ئەو پەروەردگاری کەوا خەڵقی کردینە لە یەک نەفس کەوا نەفسی بابمان ئادەمە وخەلق منها زەوجەها لە پاشان خوای گەورە سوبحانەهو وتەعالە وخەلق منها زەوجەها هەر لە نەفسی ئادەم هاوسەری لۆ خەڵق کرد کەوا حەوا بوو وبەث منهما رجالا كثيرا ونساء وبث منهما رجالا كثيرا ونساء ولا لأودو هاوسر لآدم وحواء چەندین پیاوی زۆر و ئافرەتی خەڵق کردو و هەروەها بڵاوی کردەوە بەسەر ڕووی زەوی کە دەفەرمی رجالا كثيرا ونساء کەواتە ونساء كثيرات ئیتر خوای گەورە چەندین پیاوی زۆر و ئافرەتی زۆری خەڵق کرد لە ئادەم و لە حەوا و پەرتی کردن و بڵاوی کردنەوە لەسەر ڕووی زەوی کەواتە یەک لەو شتانە خوای گەورە سوبحانەهو وتەعالە خەلق منها زەوجەها لە نەفسی خۆی لە نەفسی ئادەم خوای گەورە حەواش خەڵق کەواتە بەڕاستیەوەش یەک لە هۆکارەکانی یەکتر گونجانە لەگەڵ یەکتر گونجان کەواتە وەکو خوای گەورە لە سوورەتی الرومیشدا دەفەرمی ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها لنفسي خوتان هاوسر لبونغو خلق كرديا لبوتس لتسكنوا إليها تاوكو سكونوا آرام بقرن لقل يكتري كواتا أقر بيتو لنفسي خوما نبوايا لوانيا تنافر دروز دبو وتليك دور دكوتنو ندا قنزان لقل يكتري فلان خواهي قول بياو آفتي وادروز كرديا كوا سكونوا آرامي بيكتري بابن السبوريان بيكتري دي تەماشا دەکەی هەتا بابنێ ئەوە گەنجن پێویستیان پێ لە ڕووی جەستەیی و لە ڕووی جنسیەوەش بەڵام کە بە تەمەن دەبن تەماشا دەکەی عیلاقەی جەسەدیشیان بەڵام چ سەبووریەک بە یەکتری دێ چەند هۆگری یەکتری دەبن لەبەرەوەی لە نەفسی یەکترن ئیتر ئەوەش یەک لە ئەسبابەکان بۆی کەوا وەکو خوای گەورە دەفەرمی لتەسكنوا إليها و پاشان دەفەرمی واتقوا الله الذي تساءلون به والأرحام دیسان فرمان دەکاتەوە بە تەقوا لەوێن دەرێ لە سەرەتایەت کە فەرمووی اتقوا ربكم لێ دەفەرمی واتقوا الله کەواتە پێویستە تەقوای خوا بکرێ وەکو ڕەب وەکو پەروەردگار لەبەرەوەی ڕەبە لەبەرەوەی خالقمانە مالیکمانە لەبەرەوەی ڕزقمان دەدا لەبەرەوەی بەڕێوەمان دەبا و هەروەها پێویستە تەقوای خوای گەورە بکەن لەبەرەوەی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە لەبەرەوەی پەرستراوی بە حەقە شایانی پەرستنە کەواتە تقوای خواب كان وكو پروردگارا وتقوای خواب كان وكو پرستراوي بحقه واتقوا الله وتقوای خواب كان او خواي او الله الذي تساءلون به والارحام او ذاتي كوا برسيال ليكتري دكن بهوي الله وهروها بهوي ارحام زاليردا واتقوا الله الذي تساءلون به والارحام يكم ذات تساءلون به واتا تقوای او ذات بكن كبهوية وبرسال ليكتري دكان تساءلون به واتا بهوية وبرسال ليكتري دكان وكو بقورزانيني خوا سبحانه وتعالى انقو دا كشتك بيتان قرنق بي بيكتري دلي أسألك بالله بخوال الداوا دكم أسألك بالله كواتا تقوای ئەو خوا بکەن کە لە نێوانی خۆشتان ئەگەر داواکاریەکتان لە یەکتری هەبی بە ناوی خوا لە یەکتر داوا دەکەن بە ناوی خوا لە یەکتر داوا دەکەن کەواتە
بەوەی کەوا دەڵێ مەسەن ئەسئەلوکە بالله یان بە کوردەوە خوێندن بەخوا لێت دەپاڕێمەوە بە ناوی خوا لێت دەپاڕێمەوە جا لێرەدا یاخود بە ناوی خوا داوات لێ دەکەم یان لە کوردەوە خوێندن لە ڕاهی خوا لە ڕاهی خوا یاواتە لە پێناوی خوا سبحانه وتعالى بە هەر حاڵ تەساءلون به لە سوئال و هاتێکواتە پرسیار لە یەکتری دەکەن بە ناوی خوا سبحانه وتعالى جا لێرەدا زانایان دەفەرمون پرسیارکردن بە ناوی خوا قەزەیەکی زۆر زۆر گەورەیە قەزەیەکی زۆر زۆر گەورەیە ئەگەر کەسێک پرسیار لە یەکێک بکاتن لە هەر قەزیەیەک ئەو جا بڵێ ئەسئەلوکە بالله ئەسئەلوکە بالله واتە بەخوا پرسیارت لێ دەکەم بەخوا واتە خوارد لە پێش چاوبی خوارد لە بیربی کە ئەو پرسیار لێ دەکەم تاوەکو لە وەڵامدا مراعاتی ئەوەی بکەی تعظیمەن لەبەر زاتی ئەڵڵا وەڵامەشی ڕاست و دروستم بدێ لێرەدا ئەوە جائیزە و هیچ شەک و گومانی تێدا نییە جائیزە و هیچ گرفتی تێدا نییە واتە بەبیری بینیەوە لەو سوئالکردنت بە ناوی خوا بەخوای بەبیر بینیەوە ئەسئەلوکە بالله ئەن تەفعەلە کەذا وەکەذا خوارد بەبیر دەینمەوە کەوا نوێژەکانت بکەی خوارد بەبیر دەینمەوە لەو سوالی کە لێت دەکەم بەڕاستیم جواب دێەوە ئەوە هیچ ئیشکالی تێدا نییە هیچ ئیشکالی تێدا نییە بەڵام ئیشکال لەوەیدا ئەگەر وا پرسیار لە کەسێک بکەی والعیاذ بالله وا پرسیار لە کەسێک بکەوە کە ئەنەما خوا بکەیە شەفیع لە بۆ ئەوەی ئەو کارە لەوە جێبەجێ بکە طبعا ئەوە جائیز نەبێ هیچ شێوە خوا زۆر لەوەی عەظیمترە بیکەیە تکاکارێک لای بەندەیەک لە بەندەکان لێ پێویستە ئاگادار بین کە دەڵێ بەخوا لێت دەپاڕێمە یان ئەسئەلوکە بالله پێویستە بزانی ئەتوو دەبی خوای بەبیر بینەوە ئەوە شتێکی جائیزە واتە خوارد بەبیر دەینمەوە کەوا بچی نوێژەکەت بکەی خوارد بەبیر دەینمەوە زەکات بدەیت خوارد بەبیر دەینمەوە ئەو پرسیارم بەڕاستی جواب بدەوە ئەوە اعتیادیە بەڵام بەو نەوعی ئەو کەلیمەی بەکاربێن بڵێ واتە خوا دەکەمە تکاکار لەوەی ئەو کارم لێ بکەی والعیاذ بالله ئەو بە هیچ شێوەیەک جائیز نییە لەبەرەوەی خوا زۆر لەوەی عەظیمترە بیکەیە شەفیع و تکاکار لەبۆی لە لای بەندەیەک لە بەندەکان تاوەکو ئەوەی بکەی با بڵێن کارێک لۆ جێبەجێ بکە جاوەکو زانان دەفەرمون لە با بڵێن مەسئلەی ئیستعاذە بالله و یاخود سوئال بسم الله ئەو حەدیثانی نایەتەوە کە ئیمامی ئەبوو داود و ئیمام ئەحمەد ڕوایەت دەکەن لە ئیبن عومەر خوای گەورە لە خۆی بابی ڕازیوی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من استعاذ بالله فأعيذوه هەر کەسێک خۆی دا پەنای خوا ئەنگۆش بیپارێزن واتە کاتێکەوە دەڵێ ئەعوذ بالله مثلا لە شتێکی ترسناک لە حاڵەتێک دەڵێ ئەعوذ بالله ئەتوش توانات هەیە بیپارێزە ومن سأل بالله فأعطوه کەسێک بە ناوی خوا پرسیاری کرد لە ڕاهی خوا شتێکم بدێ بیدەنێ ومن دعاكم فأجيبوه هەر کەسێکیش با بڵێن دعوەتی کردن لە بۆ شتێک بانجی کردن لە بۆ هەر مناسبەیەک ئەگەر ناشەرعینەوە طبعا وەکو زانان دەفەرمێن فأجيبوه پێویستە وەڵامی بدەیەوە ومن استجاركم فأجيروه ئەوەی خۆی دا پەناتان ئەنگۆش لە پەنای خۆتانی بگرم ومن صنع إليكم معروفا فكافئوه هەر کەسێکیش چاکەیەکی لەگەڵکردن ئەنگۆش پاداشی بدەنەوە فإن لم تجدوا ما تكافئونه ئەگەر ئەوەتان نەدیتەوە شتێک نەبوو پاداشتی بدەنەوە لەگەڵەوەی چاکە لەگەڵکردینە فادعوا له حتى تروا أنكم قد كافأتموه ئەگەر هیچ شتێکی مادی نەبوو بیدەنەوە لە مقابل ئەو چاکە لەگەڵەتوی کردیە دوعای لێ بکە هەتا وەکو ئەوەندە دوعای لێ بکە تاوەکو دەزانی ئەو کاری کە لە بۆ توی کردیە بای ئەو هەندە زیاتر دوعات لێ کردیە بەڵام من أداه التساؤل باسمه تعالى إلى التساهل في شأنه وجعله عرضة لعدم إجلاله فإنه يكون محظورا قطعا كوات أجر بەڵام کە زانیت پرسیارکردن بە ناوی خوا لە بۆ کەسێک کە بەکار دەینی ئەو کەسە تعظیمی شأنی خوا ناکە ناکرێت بە هیچ شێوەیەک ئەتوو ئەو سیغەیە بەکار بینی وعليه يحمل ما ورد من أحاديث تصرح بلعن من سأل بوجه الله لو يدله أجر بوش شويه بو كذا زاني لا كسيك أتو أو صيغة بكادين كأو تعظيم شأن إخوانك أو في صوص من لعنتي لو كسداك بوجه الله برسيار بك وكله حتى إمام طبراني روات كده فرمي في صلى الله عليه وسلم دفرمي ملعون من سأل بوجه الله ملعون أو كسي داوادك بناوي خوا وكدرو ذكركاني خومان دليل لراهي خوا بمدي زور قوري وقضيه لراهي خوا بمدي وملعون من سأل بوجه الله وملعون من سئل بوجه الله ثم منع سائليه سبحان الله أو كسش ملعونة
كالبناوي خوالي دبارين ومنعيشي دكاتن ما لم يسأله هجرا كواتا ملعون أو كسي كوا داوادك بناوي خوا ودليل رأي خوا بمدي أو كسش ملعونة كداوي لذكر بناوي خوا نايداتي لحالتك ملعونية ما لم يسأله هجرا مقر برسيارشتيشي ليبكا داواشتيشي ليبكا كوا أصلا دبيئة هزري أو شتي بكي كوا تشتيشي نا شرعي اللي داوادك طبعا نابي لبود زي بكي لو حالتي جائزة بهر حال واتقوا الله الذي تساءلون به كواتا لو خوايا خوتان ببارز يا خود تقوى أو خوايا بكن خوتان لسزاء أو خوايا بارزن كوا بخوتان هندب عظيمي تيدقن أجر شتيك زور مهم ببناوي خوا داوانا مقابلة كدكي بناوي خوا داوانا مقابلة كدكي كواتا دي سانيش بيوست بلينو أويكا دلي أسألك بالله ما بس أوي خواي ببير بينو أوي اعتيادية بلان بو ما بس تيبلي تيكما تكاكار تاوكو أو كارم لو بكي أو زائزني بهش شويك وحتى بشكري خمان لو قضية بارزين لو كل حديث يدوم دفرمي أو كسا ملعونة كداوادك بناوي خواه والعياذ بالله واتقوا الله الذي تساءلون به والأرحام ليلة هندق لزانان دفرمون معطوفة لسر لفظ الله هندق دارين معطوفة لسر به كواتب بدوشي ولقلاته واتقوا الله الذي تساءلون به والأرحام كواتا تقوى خوا بكن تقوى الله بكن خوتان ببارز لسر بيس كرني الله وهروها تقوى أرحامش بكن أو بتفسير يكم تقوى أرحام بكن واتا مي بتسرينن آقادار بن صيلي رحم ما بتسرينن كواتا أوش بابتشي زور قرنقا صيلي رحم لتسندين آياتو لتسندين حديثي بيغمبر صلى الله عليه وسلم فرمان كرابا قيانديني صيلي رحم جێبەجێکردنی حق و حقوقی خزمایەتی سەیلە ڕەحم پێویستە بەجێ بگەیندرێ هەتا وەکو کاتێکەوە ئەسما خوای لە ڕاز دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی دایکم مشریکە ئایا سەیلەی ڕەحمی لەگەڵ بەکار بینم سەیلەی ڕەحمی بەجێ بگەیم لەگەڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی بەڵێ سەیلەی ڕەحم لەگەڵی بەجێ بینە کەواتە ئەگەر مشریک و کافریش بی لە قەدەر دەبی سەیلەی ڕەحمی هەر لەگەڵ بکەی دەبی سلەی ڕەحمی لەگەڵ بکەی خزمەتی و حەقی داک و بابەتی یاخود حەقی خزمەتی ئەو جە هەر دەرەجەیەکی خزمەت لەگەڵ تێ بکەی بەڵام بە شەرتێک کافرێکی محارب نەبێت کافرێکی محاربی ئەوە بە هیچ شێوەیەک طبعا قەتعی عیلاقەیە لەبەرەوەی مەسەلەیەکی دیکە بەڵام وەچی دیکە کافر بی هەلۆ خۆی کافرە تەنها لەو شتانە بە جۆی ناکەی بە تایبەتی داک و باب ئەگەر فەرمانیان پێکری بە شتێک كوا معصيتي خوايتي دابي سربيتي خوايتي دابي طبعا لو حالتي فلا تطعهما وخواي يقول فيهم جوراليانك بلام وصاحبهما في الدنيا معروفة بتساكش دقريان بزولي غيري أوي كوا لفرمان شكاندني خوا بجوان مكالويت كات ساكان لقلبك إتر صلة رحم بجيب جين خوتان ببارزن لشكاندني صلة رحم حق وحقوق صلة رحم ديار صلة رحميش درجاته هي بيش هموش تيك داكو بابا پێش هەموو شتێک داک و بابە ئەوجا خێزان و ماڵ و منداڵ و ئەوجا براو خوشک و ئەوجا ئامۆزا و خاڵۆزا و ئیتر بەو شێوەی دەرەجاتەکان دەڕواتن پێویستە سلەی ڕەحم بەجێ بگەینی بە هاموشۆکردنیان بە دڵخۆشکردنیان بە قسەی خۆش لەگەڵکردنیان بە چاکەکردن لەگەڵیان بە ئەگەر ئەویان پێویست بیتن ئەو لە پێشترە لەوەی کەوا مساعدەی بکەی لە خەڵکێک کردکەوە سلەی ڕەحمی لەگەڵت دانێ لەبەرەوەی کاتێکەوە یارمەتیوی دەی ئەوە صلة وصدقة كاتكوا يارمتي كسيتشي خود ددي كوا بيست بيارمتيه كوا هم صلة رحم بزيدين هم صدقة كش لود نسرة يتر حتى وكوزانان دفن مقر دولة من ديشة ضلي خوش كبوي هدية لو بكرة يتر بهر حال صلة رحم ببارزن ميش تشينن وكو بيان صلى الله عليه وسلم لحديث هيك ذاك صحيحة والله أعلم صحيح بخاري دفن لا يدخل الجنة قاطع أو كوا قطع صلة رحم ذاك أصلا ناس تبهشته خوا بنامان بدا صلة رحم معلقة بعرش الرحمن سبحانه وتعالى وكبيان صلى الله عليه وسلم وصفي ذكاتا لا مسألة صلة رحم وكزانان دفرمون يان أوتا لدرباري صلة رحم كسيك واصلة يان مكافئة يان قاطعة واصلة ويكوا صلة رحم بجيب جيني حقوق كان بجيب جين لقل أواني كأصل رحم يعني قلتيه مكافئ أويكوا أو كسيك هاتسود هاتشات شيبكي أو هر أدنى واجبك ولا سرد أو هاتسودك هاتسوي بكي لبر أوي أو قردك ديدي والناتساري هربي ديوا أجرنا قاطع إسلي رحم أن تقطع أن تصل عفوا
قاطعی سلێ ڕەحم ئەو دیارێکەوە قەطعی دەکاتن بە هیچ شێوەیەک هاتچۆ ناکاتن. مکافئ ئەو کەسەیەکەوە هاتچۆی ئەو کەسەی دەکات کە هاتچۆی دەکاتەوە. واصل ئەو کەسەیە ئەن تەصل من قەطعک. واصل ئەو کەسەیەکەوە ئەن تەصل من قەطعک واتە ئەو کەسەیکەوە قەطعی سلێ ڕەحمی لەگەڵەت و کری ئەتوو بچی سلێ ڕەحمی لەگەڵ بەجێ بگەین. هونەر لەوەیدایە بەڕاستی. ئەن تەصل من قەطعک ئەوە واصلە. ئەویت کە مکافئ ئەوەی هاتچۆ دەکات و هاتچووی دەکەیەوە هونەری تێدانێ واجبە لەسەرشان. بەڵام واصل ئەو کەسەیە کەوا ئەو کەسەی کە قەطعی سلێ ڕەحمیش لەگەڵ کردێ ئەو دەچی وەصلی دەکاتن و نایپسڕێنی. ئەوجا لە بە تەفسیری دووەم واتقوا الله الذي تساءلون به والأرحام کە گوتمان تەفسیری دووەم ئەوەیە کەوا دەڵێن ئەرحام لێرە دەگەڕێتەوە سەر بهی و عەطفە لەسەر بهی کەواتە تەقوای ئەڵڵا بکەن سوبحانەه وتەعالە کە بەهۆیەوە پرسیار لە یەکتری دەکەن و بەهۆی ئەرحامەوە پرسیار لە یەکتریش دەکەن. یعنی وەکو پێشان دەیانگۆ مثلا بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کەسە کافرە وەلید کوڕی مغیرە کە هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم مناقشە لەگەڵ کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک ئاەتەکانی سوورەتی فوسیلەت لۆ خوێندەوە کە گەیشتە ئەو جێگایەی فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود. ئەگەر پشتیان تێکرد بڵێ دەتان ترسێنم بە صاعقە و عەذابێک وەکو ئەوەی هاتە سەر عاد ثەمود. دەوی دەستی لەسەر دەوی پێغەمبەر دانا صلی الله علیه و سلم گوت ئونشیدک الله والرحم یا محەممەد. بەخوا لێت دەپاڕێمەوە و بەو سلێ ڕەحمەی لە بینمانە. کەواتە بە سلێ ڕەحم لە یەکتریش دەپاڕێن. لەناوە خۆشمان کاتێکەوە کەسێک خزمێک نێزیکەچی خۆت بێ شتێک لەگەڵ بکە کەوا ناکرێ لەگەڵت بکە یعنی شتێکی وا خراپ لەگەڵ بکە کە ئەسڵوانەی کە دەڵێ کاکە بەو برایەتی لە بینمانە بەو خزمەتی لە بینمانە هەتوو نەکەی شتی وا بکەی نەکەی شتی وا بکەی. کەواتە ئەینی بەهۆی ئەرحامیش کە ئەنگۆ پرسیار لە یەکتری دەکەن. إن الله كان عليكم رقيبا. ئیتر تەقوای خوا بکەن لەبەر ئەوەی بێگومان خوا لەسەرتان ڕەقیبە واتە خوا مڕاقەبەتان دەکات خوا چاودێریتان دەکات. خوای گەورە ئاگادارە بە کار و کردەوەکانتان. خوای گەورە ئاگادار بەناو دڵ و دەروونتان. خوای گەورە ئاگادارە بە گفتارەکانتان. کەواتە پێویستە حساب لە بۆ مڕاقەبەی خوای گەورە بکەیت سوبحانەه وتەعالە تاوەکو بتوانین تەقوای خوا بکەی. لەسەر چه ئەساسێک تەقوای خوای بکەیت؟ لەسەر ئەساس تەقوای بکەیت چونکە خوا ڕەقیبە لەسەرمان خوا ئاگادارە. ئەگەر کەسێکیش حساب لە بۆ ڕەقابەتی خوا بکە لە بۆمان ئەگەر کەسێک بەو حسابە تەعامل بکە کە خوا ڕەقیبە لەسەری وەڵڵاهی زوڵم لە کەس ناکە. وەڵڵاهی ناتوانین درۆ بکە ناتوانین خیانەت بکە ناتوانین کارێکی خراپ بکە. بەڵام کاتێکەوە ئەو کاران دەکات بەڵگەیە لەسەرەوەی کەوا خەلەلی هەیە لە ئیمانی بەرامبەر بۆی کە خوا ڕەقیبە لەسەری کاتش کە خوا ڕەقیبە لەسەرەوە بەتەئکید حسابمان لەگەڵ دەکات و لەسەر ئەو کار و کردوانەی کە ئەنجامی دەین. تێ خوای گەورە دەپاڕێن لەو کەسانە بین کەوا بەیەقینەوە ئیمانمان بە ڕقابەتی خوای گەورە هەبی و بەو شێوەش هەڵسوکەوتەکانمان زەبط بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.